لە ماوەی 30 خولەکدا لە دوو گەڕێکی جیاوازی کەرکووک دوو ئۆتۆمبیل سوتان. بەوتەی شایەت حاڵەکان لە هەردوو ڕووداوەکەدا دوو کەس گیانیان لەدەستداوە کە مامۆستا بوونە. دیمەنی یەکەم ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی لە گەڕێکی ئیسرا و مەفقودین کە ژنێکی مامۆستا شۆفێری ئۆتۆمبیلەکە بوو گیانی لەدەستدا. دوای ئەم ڕووداوە هەواڵی سوتانی ئەم ئۆتۆمبیلەی تریش لە گەڕێکی واستی بڵاو بووەوە کە بە هەمان شێوە مامۆستایەکی پیاو لە نێو ئۆتۆمبیلەکەیدا سوتا و گیانی لەدەستدا. شایەت حاڵەکان بەم جۆرە ڕووداوی سوتانی دوو ئۆتۆمبیل لە گەڕەکەکانی کەرکووک دەگێڕنەوە. نازانم کەس حادسەی نەکردو بە سیارەکە ئاگری تێبرم خوشکمە تونە مناڵیان مردۆ بۆ قوتابخانە خۆی لە قوتابخانە دەوامەکە دوو مناڵشی لەگەڵا بووە و لە مناڵەکان لە مەکتەبە نازانم دیارە ئیشێکیان هەیە شتێ ئەوەی ڕووداوە. ئێمە لێرە کارمان دەکرد بینیمان ئۆتۆمبیلێک ئاگری لێبەرز بووە هەوڵماندا دەرگاکانی بکەینەوە نەکرایەوە جامەکەمان شکاند کە شۆفێرەکەمان دەرکرد بە تەواوی سوتا بوو. ڕووداوی ئاگرکەوتنەوە لە دوو ئۆتۆمبیلی دوو مامۆستا لە ماوەی چەند خولەکێکدا گومانی دروست کرد. هێزە ئەمنیەکانی پۆلیس بە وردی لە کۆڵینەوەیان لەسەر ڕووداوەکە دەست پێ کرد. بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هیچ سەرەداوێک لەسەر ڕووداوەکە لەلایەن پۆلیسەوە ڕانەگەیاندرا. زۆر بەداخەوە ئەم بانیە دوو ئاگری دڵتەزیان کەوتەوە لە شاری کەرکووک بە لە دوو سایرە بووە یەکێ لە سایرەکان لای مستەشفای شفاوە لە سەر دۆمیزی پێرێ منتەقەی سەر دۆمیز بەداخەوە ئافرەتێ جانی لەدەستدا بە هۆی گرگتنەوەی ئەو ئاگرکەوتنەوەی سایرەکەی و لە منتەقەی حیواستی سایرێ ترگەڕی کرد پیاوێکی تیا بووە و پیاوەکە کە لە حتا ئاخر دەقە لە جیانا بووە و تیمەکانی ئیسعافۆری بە زووترین کات گەیاندوێتە نەخۆشخانە ببوورە و لێەوە عیلاجی بۆ بکرێ و هەردوو حالەتەکە ئێمە تەسلیمی برادرانی ئەدلەی جناییمان کردووە لێکۆڵینەوە بکەن ئایا هۆی ئەم حەریقە چی بووە. بەوتەی هێزەکانی بەرگری شارستانی کەرکووک ئەوەی لەم ڕووداوی ئاگرکەوتنەوانەدا بووە جێی سەرنج هیچ کام لە ئۆتۆمبیلەکان ئاگرکوژێنەوەیان لەگەڵ خۆیان هەڵنەگرت بوو کە ئەوەش بە هۆکاری تەشەنەسەندنی زیاتری ئاگرەکە دانرا کە بەهۆیەوە هەردوو شۆفێرەکەی گیانیان لەدەستدا. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک.